ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێتۆفیقم لە ئەڵقەم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. هەمومان نەزانین کە بڕیارە ئەم ساڵ لە عێراق و بە هەرێمی کوردستان و بە ناوچە جێناکۆکانیشەوە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی ئەنجام بدرێت. لە ئێستادا کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە سەرتاسەری عێراق دەستی کردو بە ئامادەکاریەکان. قسەیەکە بوو لە ماوەکانی ڕابردوودا کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمواری یاسایی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکاتەوە، بەڵام گفتوگۆ و مشتومڕی نێوان لایەنە سیاسیەکان بەو ئاراستەیە بوو کە کاتەکە درەنگە و کۆمسیۆن خۆشی ڕایگەیاندە بوو کە ئەگەر تاوەکو مانگی دوی ئەم ساڵ ئەو بابەتە یەکلا نەکرێتەوە ئەوان بە یاسا کۆنەکە بابەتی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام بدەن. بۆیە تاوەکو ئێستا ئەو بابەتە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکلا نەبووەوە و کۆمسیۆن ئامادەکاریەکانی خۆی دەست پێ کردووە لە شار و شارۆچەکان بە تایبەتی لە کەرکووک بابەتی ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئامادەکردنی تۆماری دەنگدەران و پاکردنەوەی و هەروەها ڕێنمایی بۆ ئاوارەکان چکە زانین لە کەرکووک و لە هەندێک ناوچەی دیکە ئاوارە هەن کە بێمانیش بەپێی ڕێنمایەکان بەشدار بن لە پرۆسەی دەنگدان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ساڵی 2025. هەروەها ئامادەکاریەکانی دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بۆم بابەتە دەستی پێکردووە و کۆمەڵێک گۆڕانکاری و کۆمەڵێک ئامادەکاری دیکە لە کەرکووک و ناوچە کوردستانەکان هەیە بۆ مەسەلەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەم ساڵدا ئەگەر بکرێت یان دوابخرێت. ئەمشەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێز کاکعەلی محەممەد لێپرساوی سەنتەری هەڵبژاردننی یەکێتی لە کەرکووک و سەلاحەدین کە بە سوپاسەوە لە سودەکانمان لە شاری کەرکووک میوانە. کاکعەلی سڵاوت لێبێ. بابەتی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەمێکە بڕیاری لێدراوە کە دەبوو ئەم ساڵ ئەنجام بدرێت و قسەکە ژۆ بوو کە مانگی دە ئەنجام بدرێت، بەڵام ئێستا مشتومڕ زۆرە و گفتوگۆکان زۆرە. قسەکە ئەوەیە ئاخۆ هەڵبژاردنەکە ئەنجامەدرێ یاخود نا. جەنابتان وەکو ینی بەرپرسێک لەبارەی دەستگای هەڵبژاردننی یەکێتی چکەزان ئاگاداری سەرەداوەکانن، ئاگاداری زانیاریەکانن. ئەم پرۆسەیە بە ئەنجامەگە ئەم ساڵ لە عێراقدا. بەڵێ زۆر سوپاس کاک هاوڕێجان، سڵاو بۆ تەواوی بینەرانی کورساتی ئازیز هەیە. هەڵبەتە بەپێی بڕیاری کۆمیسیۆن و ئیمساڵ لە مانگی 10 بۆ 11 هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوەچێت بەپێی ئەو خشتەی کە دانراوە، چونکە ئەوە ئێستاقاقێکی دەستوریە دەبێت لەو لە 25/11 بۆ پشتەوە نەبێت هەڵبژاردنەکە، واتە نابێت هەڵبژاردنەکە لە دوای 25/11 2025 ئەنجام دێت، واتە پێش ئەو موعیدە دەبێت ئەنجام دێت، چکە کەینە فەراغی دەستوریەوە لەبەر ئەوەی لە 2021 کە انتخابات هەڵبژاردن ئەنجام درا. یەکەم دانیشتی پەرلەمانی عێراق لە نوێی یەک بوو، کەواتە دەبێت 45 شەو حساب بکەین ئەگەڕێنەوە بۆ دواوە. لەو ئەم 45 ڕۆژە لە پێش ئەوە دەبێت لە 45 شەو پێش ئەوە دەبێت ئەم هەڵبژاردننی کەوا بڕیار لە ئیمساڵ ئەنجام دێت دەبێت ئەنجام دێت، کەواتە پێش 25/11 دەبێت ئەنجام دێت. ئەجەبەن ئەکەوێتە مانگی دەشانەکە یان مانگی 11، کەواتە لە مانگی 10 بۆ 11 هەڵبەتە ئەگەر بێت و هیچ گرفتێک نێتە پێشەوە، هیچ هەلومەرجێکی نەخوازرا و ڕوو لە عێراق نەکات، ئەو کاتە هەڵبژاردنەکە لە کات و ساتی خۆیان بەڕێوەچێت. هەڵبەتە ئێمە مێژوویەکمان هەیە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و هەڵبژاردننی کە لە عێراق بەڕێوەچووە، بە تایبەتی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق 5 خول بیندراوە، 5 هەڵبژاردن تیا ئەنجام درراوە. لەم 5 هەڵبژاردنە وێڕای ئەو هەموو ناخۆشی و تەنگ و چەڵەمانی کە شەڕی تائیفی کە لە عێراق ڕوویدا، بەڵام ئەمانە هیچی نەبوونە هۆگر و ڕێگر لە بەردەم هۆکارێک و ڕێگری بێ لە بەردەم بەڕێوەچوونی هەڵبژاردن لە عێراقا. بەڵام ئێستا هەلومەرجێکی تازە هاتوتە پێشەوە لە دوای ئەو هێرشەی بزوتنەوەی حەماس کە کردی سەر ئیسرائیل و حوتی مانگا، هەلومەرجێکی تازە هاتوتە پێشەوە. ئەگەر و مەترسیەکان زۆرتر بوو لە ناوچەکە بەرەو ئاقارێک و ئاراسیشی تر خەریکە هەنگاو ئەنێ بە ئاراسیشکە ئەڕۆ بە تایبەتی بۆ عێراق و بۆ ناوچەکە ڕۆژی شەممە ئەو دانیشتە ناڕاستەوخۆی لە بینی ئەمریکا و ئیسرائیل و لە بەرامبەر ئێران بەڕێوەچێت، پێم وابێت مۆزعەکان ئەو کاتە یانی زۆر شتە گۆڕێ لە دوای ئەوە کاگالی
بەڵێ بەتاکید ئەو کۆبوونێ و چەند کۆبوونیژی دوای ئەوەش هەندێک شتمان پێ ئەڵێ هەندێک ئاماژەمان پێ ئەدار ئاراستەکان بەرەو چۆ ئەڕوا بەرەو ئاڕوا بەرە تەنگە چەڵەمی زیاتر ئەڕ ناوچەکە ڕوبەڕووی شەڕێکە بێتەوە بۆ خۆتان نەزانن لە ماوەی ڕابردووە چەند مانگی پێشستا نەتەنیاهۆ سەرۆکی ئیسرائیل تەسریحێکی دا لایەنەکان زۆر تەرکیزیان نەخسە سەری بەس تەرکیزە یعنی تەسریحەکەی بە شێوەی بوو تاکیدی لەوا کردەوە کە ناوچەکە گۆڕانکاری گەوری بەسەردادیە بە تایبەتی لە سیستەمی حکومڕانی لە ناوچەکەیە گۆڕانکاری گەورە بەسەر ناوچەکەیە دێ کەواتە ئەگەر هاتوو جا ئەوە زەنگێکی مەترسیدارە کە عەلی بۆ عێراقیانی تۆ پێ دوایە عێراقیش بکەوێتە چوارچێوەی ئەو گۆڕانکاریانی کە ناتانیاهۆ هەندێک لە وڵاتانی زلێز باسیەکەن بەڵێ بۆ خۆتە زانی کە دوای ئەو شەڕی کە بزوتەی حەماس و دوای ئەوە لێدانی ئیسرائیل لە حەماس و لێدانی لە حیزب الله و ڕووداوەکانی سووریا و خۆتە زانی لە پێشتر هیلالێکی شیعی دروست بوو بۆ معنایەک ئەو هیلالە شیعی نفوذ ئێران لە فراوانیە بوو ئێستا لە دوای ئەو ڕووداوانە هیلالی شیعی بەڵێ کە عەلی دیارە پێچێ لەگەڵ کالی پەیوەندیەکەم چرا بێت هیوا خواستم کە ینی وەربژیرێتەوە بە زووتری کات چکە بەڕاستی ینی بابەتی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەومانە زانێک و کاگالی ژاماژەی پێدا لە چوارچێوەی ئەو گۆڕانکاریە گەورانی کە لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر کە لە نێوانی حەماس و ئیسرائیل ڕووداوەتە پێشەوە ینی نەخشەی حکومڕانی لە زۆرێک لە وڵاتانی ناوچەکە گۆڕیوە بەواوی کە لە سووریا ڕوویدا ئەوەی کە لە لوبنان ڕوویدا ئەوەی کە لە بەرامبەر حیزب الله و بەرامبەر حەماس ڕوویدا تاوان ئەمانە هەمووی ینی گۆڕانکارین و گۆڕانکاریانەش ناوچەکە لی بەدەر نابێت و لە نێویشیاندا عێراق چکە بەڕاستی سەرکردە سیاسەکانی عێراق لە ماوەکانی ڕابردوو لە ئێستاشدا نایشارنەوە بە تایبەتی ینی چوارچێوەی هەمانگی و لەسەر و هەمویانەوە کە ینی یەکێک لەو هێزە سیاسێک گەورە شیعانی عێراق کە تێیدا بەشدارە ئەویش ینی دەوڵەتی یاسایە بە سەرۆکایەتی نووری مالکی ینی لێرە و لەوێ زۆربەی کات ینی ئاراستەی قسەکانیان و لێدوانەکانیان بەو شێوازەیە کە مەترسیەکە بینن لەسەر ئایندەی عێراق لەسەر ئایندەی حکوومەتی عێراق لەسەر ئایندەی هەڵبژاردن لە عێراقدا ئەوە نایشارنەوە دەڵێن پێویستە هەڵبژاردن کە مافێکی یاسایی و دیموکراسی و دەستوری خەڵکی عێراقە لە کات و سات و وادەی خۆیدا ئەنجام بدێت بۆ ئەوەی کە ئێستا قسەی لێکرێت ینی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە داهاتوویشی نزیکدا پرۆژە یاسایەکیان داوەتێ ینی پرۆژە یاساکە باز لە هەندێک هەمواری مادەکانی نێو یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ساڵی 2025 کات بەڵام کۆمسیۆن ئەوەی نەشاردبووە لە ڕابردوودا کە دەڵێ ئەم کاتە درەنگە لە ئێسادا کە ئەم پرۆژە یاسایە هاتۆتە ئەنجومەنی نوێنەران بۆەوەی کە هەموار بکرێتەوە و پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو کاگعەلی ژاماژەی پێدا ینی بەپێی قانون بۆی کە فەراغی دەستوری و یاسایی دروست نەبێت ینی پێویستە لە نێوانی مانگی دە بۆ 25 یانزە ئەنجام بدرێت چونکە ئەگەر لەو وادەیە ئەنجام نەدرێ تۆ تا فەراغێکی دەستوری ڕوبەڕوە بێتەوە فەراغێکی یاسایی دروستە بێت و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی عێراق ئەو مافە یاسایی و دەستوری نامێنێ و ناتوانێت بڕیار بدا و ناتوانێت کۆبوونەوەکانی ئەنجام بدا نازانم برادرانەگەر کاگعەلی ئامادە بۆتەوە کە بچمە لای بۆی کە گفتوگۆ قسەی لەگەڵ بکەم بەڵێ دیارە کاعەلی کە ئامادە بوو یەکسەرە چمە لای ڕاستەوخۆ بەڵێ کاعەلی جۆت لە منە زۆر باشە کاعەلی ئەمە ئەوە پرسم ینی ئێمە باسمان بەڵێ باسمان لە بابەتەکانی ینی مەترسیەکانە کرد بۆ ئەنجام نەدانی هەڵبژاردنە چونکە بە حکمی جەناب دامەژت پێدا کۆمەڵی گۆڕانکاری زۆر قورسە ناوچەکەدا هاتووەتە پێشەوە ینی ئەمانە ئەبێتە هۆکارێک بۆی کە سەرکردە سیاسەکانی عێراق بڕیار بدەن هەڵبژاردن نەکرێت یا لە دەستی ئەوانە نەماوە بڕاستی بەڵێ لە ڕاستیە هەڵبژاردن لە چەند حاڵتێکە ئەنجام نادرێت قورسە ئەنجامدانی ئەو حاڵتانە چییە مەسەڵەن کاکاوڕێ خوا نەخواسە عێراق ڕوبەڕووی شەڕێکی بووە لە ناو لە دەریشەوە ینی هێزێکی خارجی بێت لەگەڵا شەڕکات لەگەڵ هێزەکانی عێراقا شەڕکە هەم لە ناوە هەم لە دەریشەوە یان ڕوبەڕووی هێرش بێتەوە هەم لە ناو هەم لە دەرەوە ئەمە ئیستقرار نابێت کە ئیستقرار نەبوو هەڵبژاردن لە حاڵتی ئیستقراری سیاسی ئاکرێت ئەمە لەم حاڵ
حاڵتەیە محاڵە هەڵبژاردن ئەنجامێت و حاڵتێش کەشێ خوا نەخواستە ئەگەر عێراق خوا بۆ ڕۆژەنەکە عێراق کەوتە ئەوەی تووشی بوومەلەرزەیەک بوو بوومەلەرزەیەکی سروشتی بووەوە بوومەلەرزێکی وێرانکەر بێت ئەمانە لە سەروبەری لە کۆتایی ئەوەی کە ڕوبەڕووی لە ساتەکانی نزیک بوونەمان لە هەڵبژاردن ئەمە شار ئەبێتە ڕێگر و هۆکار بۆی هەڵبژاردن دواکەوێت لەبەرچی لەبەرەوەی ئەمانە هەمووی نائستقلالیە دروستەکات حاڵتە مرۆیەکان زاڵە بێت بەسەر ئەوەی کە ئێمە خەریکی ئەو حاڵتە مرۆیانە بێت وڵات زیاتر نەگەوەی پرۆسەکە ئەنجام دێت ئەمە دوو حاڵتە ئێمە لە حاڵتی یەکەمان لە حاڵتی ئەوەی عەجەبەن ئەو کۆبنوانەی لە بین لە دێوانی ئەمریکا و ئێرانە کە بە ناڕاستۆخۆ کە لە دوو ژووری جیاواز بەڕێوە ئەچێت لە وڵاتی عومان لە ڕۆژی شەمەیە عەجەبەن لێک تێگەی شتێک ئەنجام ئەدێ پێکەوە بۆ ئەوەی ناوچەکە لە